تابێت پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوون دەکەن و هاوڵاتیانش بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و مەلەکردن ڕوو لە سەرچاوی ئاوی سەراو دەکەن لە سەی سادق. هاوڵاتیان مەلەکردن بە گرنگ و پێویست دەزانن و بە تایبەت بۆ ئەم کاتی گەرمایە بۆ فێنکردنەوەی خۆیان دێن بۆ مەلەکردن. شوێنێکی گەشتیاریە، ئێرەمان زۆر پێخۆشە، ئاوێکی سازگارە، بە دڵنیاییەوە خەڵکی زیاتر ڕووەکاتە ئەم شوێنە خۆشە و ئێستا ژەر خەڵک ڕوو ئەکات لە سلێمانیەوە لە پێنجوێنەوە لە هەڵەبجەی تازەوە لە هەڵەبجەی کۆنەوە خەڵک دێت، بەڵام ڕێژەکەی کەمە بە بۆنەی خزمەت گوزارێکە. سەراوی سوبحاناغا ناوچەیەکی گەشتیاریە، دەکەوێتە نزیک سەی سادق و شنگەیەکی پاک و ئاوێکی سازگاری هەیە و گەشتیاران لە گشت ناوچە جیاوازەکانی کوردستانەوە ڕوو دەکەنە سەرا و بەڵام گلەیی لە بێخزمەت گوزاری ناوچەکە دەکەن. کە وەرزی هاوینێت و جەو گەرمەکە گەشتارێکی زۆر ڕووەکاتە ئەم سەرچاوی سەراوە بۆ مەبەستی مەلەکردن زۆربەیشانن ئیسراحەت دەکەن و لێرە نانێکە خۆن و لە ئاوەکەش هەمەلەکەن. ئیتر بۆی پلەی گەرماوە بەڕاستی بە تایبەتی وەرزی هاوین هەتاوەکو ساردی پاییز خەڵکی تایە، خەڵکێکی زۆریشی تایە هەر لە سەعات حەوتی بەیانیەوە هەتاوەکو نزیکەی 11 شەو 12 شەو ئەم ئاوە بەردەوام خەڵکی تایە. زۆر جار هاتوین جای وایە پەشیمان بینێتەوە بە سەیارەیان بۆ شوێن جادەکەی زۆر ناخۆشە، تاسەوشتی زۆر لێ و چاڵی یادێ بۆمان خۆشترگەن گەنجەکان نەگەری ئەمە هەموو کەسێ بۆیە. سەی سادق لە کۆن و لە ئێستاشدا تەنها ئەم ناوچە گەشتیاری تێدایە، بەڵام نەتوانراوە وەک پێویست گرنگی پێ بدرێت و خزمەت بکرێت. بوونی زۆری سەربازگە و داگیرکردنی ئەو جێگەی و خراپی ڕێگەوبان بۆتە هۆی تووڕەیی گەشتیاران و هاوڵاتیانی ئەو ناوچەیە. سوێی محەممەد، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، سەید سادق.